ما حدث بالأمس. هەڵوێستەکەی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق مای خۆشحاڵی خۆپیشاندەرانە. دکتۆر بەرهەم ساڵح مێژوویەکی گەورەی سیاسی بۆ خۆی تۆمار کردو. ئێمە وەک خۆپیشاندەران زۆر سوپاسی سەرۆکۆمار دەکەین کە گوێی بۆ داواکاریەکانمان گرت و کاندیدی لایەنە سیاسەکانی ڕەت کردەوە. دووپاتیشی دەکەینەوانێ کە خۆپیشاندەران نایەنەوێت کەسێکی سەر بە فراکسیۆنە سیاسەکان حکومەتی داهاتووی عێراق پێک بهێنێت. الكتل السياسية اللي هي دمرت الشعب أصلاً. متظاهر موقف بطولي من قبل الرئيس. هەڵوێستەکەی سەرۆکۆماری عێراق هەڵوێستێکی قارەمانانەیە و داواکاری خۆپیشاندەرانی جێبەجێ کرد بۆ ئاسعەت عیدانی کاندیدی هاوپەیمانی بونیادی بۆ پێکهێنانی حکومەتی داهاتوو ڕەت کردەوە. ئێمە وەک خۆپیشاندەران بە هەموو شێوەیە کاندیدی لایەنە سیاسیەکان بۆ سەرۆکایەتی حکومەت ڕەت دەکەینەوە. يستطيع أن يفعل شيء في المدة القادمة إذا بقي نفس الأسماء. احنا من ساحة التحرير وبقية ساحات الاعتصام. سەرجەم خۆپیشاندەرانی بەغدا و شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کاندیدەکانی لایەن و فراکسیۆنە سیاسیەکان بۆ سەرۆکایەتی حکومەتی داهاتووی عێراق ڕەت دەکەنەوە. ئێمە کەسێکی سربەخۆ گونجاومان دەوێت تا قۆناغی داهاتووی عێراق بەڕێوە بەرێت و لەو چوارچێوەشدا پشتیوانی هەڵوێستەکەی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆمار دەکەین. لأن هي أصلا نتاج محاصصة، نتاج فساد، فما ممكن تجينا شخصية مستقلة.